ڕایت کاسل مۆتۆرس بریکاری فەرمی مارسیز بێنز لە عێراق و کوردستانە. سەرەتا ئەم کۆمپانیایە فەرعی ڕئیسی لە هەولێر کردەوە وەکو پایتەختی یاریمی کوردستان، پاشان لە سلێمانی هەنگاوی دووەمینە بە گەورەی دەستمان پێکرد لە سلێمانی و بەوەش بە باشیشمان زانی کە ئەو مۆدلە تازانەی کە لە مارسیز لە ساڵی 2020 دەرچووە وەکو دیارەک ببەخشین شاری سلێمانی، چکە هەوادارانی مارسیز لە سلێمانیا زۆر حەزیان لەم ستایڵە نوێیانە و لەم سایڵە نوێیانە هەیە، بۆیە بە باشمان زانیەوە لێرە بکەین. مارسیز بێن وەکو فەرعی سلێمانی بدایەت بەڕاستی بە بچووکی دەستمان بێکرد، بەڵام دوای ئەوەی کە دراوسەیەکی کرا لە سلێمانیا کە کەپاسیتەیەکی زۆری تایە، ئەوە هەڵدەگرێت کە زیاتری گەورەتر بکرێتایە. فعلەن هەنگاوێکمان نا دەستمان کرد بە گەورەترین بە گەورەکردنی فەرعی سلێمانی، سکور بۆ خوا سەرکەوتوو بین. لە هەمان کاتیشا هەرێکی کاری زۆر بۆ زۆرێک لە دازیاران و فەنیان و تەکنیکارانی هەڕەخساوە و لە هەمان کاتە ئەوانی کە لێرە دامەزراون کەسانی بەخاوەن ئەزمونن و بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریی باشتر بە کڕێرانی مارسیدس.